بەیانیتان باش بڕگەی ئەم بەیانیەمان چوار تەمرینی ماسوولکەکانی کەمەر واتە بەشی ناوەڕاستی لەشی ئینسان کە ورگی پێڵێن ئێستا پێتان ئاشناکەم ئەوژەوەیە کە چوار تەمرینە دەتوانیت تۆ بە شێوەیەکی زۆر سادە و ساکار لە ماڵەکەی خۆتا بتوانیت ئەم تەمرینانە برەوی پێبیت بەردەوامبی لەسەری سوودێکی باشی هەبێ بۆ چەوری سووتاندن یاخود ڕێکبوونەوەی ناوچەی کەمەرت. یەکێک لە تەمرینەکانمان ئەم بەکارهێنانی ئەم سەحنەیە کە توانی بە شێوەیەکی زۆر سادە تەنان لە ماڵەکەی خۆتاتوانی لە بازار بە ڕقەمێکی زۆر زۆر کەمی پارە بتوانی وەری بگریت و لە جێگەیەکە دەست بە دەرگایەکەوە یاخود دەست بە دیوارێکەوە بگریت یاخود هەریس نەبێت دەست بە سەرشانی قەنەفەیەکەوە بگریتەوە. بەم شێوازە شێوازی دروستی ئەم تەمرینە لەف سەحنی پێڵێن ئێمە لەف بەم شێوازە یاریزانەکە وەستا و تەنها ناوچەی کەمەر بۆ خوارەوە ئەجوڵێنێ واتە پەلی سەرەوەی ئەنیشکی بە هیچ شوێ نانوشتێنێتەوە سابتە سەرەوەی هەیکەلی فێرخوازەکە سابتە تەنها کەمەری بۆ خوارەوە ئەجوڵێنێ. ئەم لەف سوودی ئەم وەرزشە ئەم تەمرینە هەموو چەوری دەوروبەری وەرە کامل بە پێش و جانبیەکان تەنیشتەکان و پشتەوەشی ئەسووتێنێ. بتانی ڕۆژانە ئەگەر بتانی لە هەفتەیەکە 4 ڕۆژ بتانی سوود لەم یاریە ببینیت ئەویش بەکارهێنانی بە شێوەی کات بێواتە بە شێوەی دقیقا حەوت بۆ 10 دقیقە بتانی سوود لەمە ببینی زۆر زۆر سوودێکی باشی هەیە بۆ کەمەر. ئەمە هەر ئەم تەمرینەشمان بەکارهێنانی ئەگەر کەسەکە نەزان بێت با بڵێن ببورن ینی بە شێوازی دروست نەیکات ئەوی شەوەیە سیرەکەیت لێرە ئەنیشکی نوشتانوێتەوە پەلی سەرەوەشی بە هەمان شێوە ئەجوڵێنێت تۆزێ بە شێوەیەکی نەشاز وەستاوە ئەوە دڵنیا بە لەوەم بەس خۆی مانووەکە هیچ سوودێکی پێوە نامینێت بە نسبەت ئەم تەمرینی لەفەوە. تەمرینی دووەممان فێرخوازەکەمان پاڵەوان فەرموو ئەتوانیت تۆ لە ماڵەوە ئەم بۆریە باشە ئەم بۆریە ئەتوانیت بۆریەکی پەردەی ماڵەوەش بێواتە هیچ پێویستیکی سەرەتایی زۆر قورسی ناوێت ئەمە شێوازێکی زۆر زۆر دروستە یاریزانەکە توانێت بە شێوەی واقف هەردوو قاچی ڕێکداناوە بە پێی کراوەی شانی بەم شێوازە دەستی کراوەتەوە ئەتوانێت بیجوڵێنێت کەمەکەمە خۆی با بە پێشەوە تەنیشتی ماسوولکەکانی لای ورگی ئەجوڵێنێت یاخودەوە تا بە شێوەی ڕێکی واقف بیجوڵێنێ هەر چوار لای ورگی واتە پێشە و دوا و لاکانیشی ئەتوانێت سوودی لێ بێنێ بۆ چەوری سووتان. ئەمیش بە هەمان شێوە با بە تیکرارات واتە با بە ڕقم نەبێ بە شێوازی کات بێ باشرە 5 دقە 7 دقە بۆ 10 دقە ئەخیری بێت بتوانێت سوودی لێ بێنێت تێکەڵی یاریەکانی کەی بکە. ئەمە تەمرینی دووەممان. تەمرینی سێممان ئەگەڕێنەوە بمەرە پاڵەوان ئەگەڕێنەوە بۆ لێرە فێرخوازەکەمان پاڵکەوتووە دەستخۆش. ئەم تەمرینە باشترین و بەهێزترین تەمرینی ورگە هیچ زیانێکی بۆ فەقەرات نییە. هەموو ماسوولکەکان سەرجەم ماسوولکەکانی بەشی پێشەوە ئەجوڵێنێت واتە تەنانەت بە خوار ناوکیشەوە تاکو سەر ماعیدە بە لاکانیشەوە هەمووی ئەجوڵێنێ بە شێوازێکی زۆر زۆر باش و دروست و جوان و پێشکەوت و خێرا. سەرجەم چەوریەکانی ئەم مەجالە دەستەکەن بە چەوری سووتاندن لە ئەنجامی دروستبوونی ماسوولکە چکەمە بیرمان نەچێ ماسوولکە ئەنتیفاتە کە تۆ ماسوولکەی ئەم سنوورە گەورە و بەهێزەکەی چەوریەکان ڕوو لە کەمبوونەکەن. ئەمە ئەم تەمرینە دەستخۆش پاڵەوان. تەمرینی کۆتامان تەمرینی چوارەممان ڕەفع ساقی پێڵێن کە فێرخوازەکەمان دەستخۆش لەپی دەستی ئەکاتە ژێر سمتیەوە بۆ لەبەرەوەی فەقەرەی پشتی تووشی ئازار نەبێت. بەم شێوازە دروستە هەردوو پەلی خوارەوەی ئەێنێتەوە تا ئاستی کەمەری زیاتر نا کە زۆر دیبی بۆ سەرەوە بۆ شای بکەوێتە ژێر سمتەوە فەقەراتی تووشی ئازار و مسابوو نەبێت. بە شێوازێکی زۆر دروست بەم شێوەیە بەرزیەکاتەوە. چه تەمرینی پێشوو چه ئەم تەمرینە شیانواتە ئەم دوو نائیمە چ ڕەفع ساقین و چ بتە نایمەکە ئەتوانی بە شێوازی تیکرارات واتە 15 تیکرار کە بە سێتێک زەربی سێ بۆ چواری بکە هەفتانە بتوانێت چەند جەلسەیەک لە سێتەکان زیاد بکە دڵنیا بە سەوریکی زۆر زۆر باشی ئەم تەمرینیان ناوچەی خوارەوەی ناوکو با بڵێن کەمەر ئەسووتێنە لە چەوریە. هیوادارم سوودی هەبێ بۆ هەموو لایەکتان.